کارمندین هاوارچون و رزگارکردنان دژێر ئاڤاهیان هەڕەفتیین ji ber artejiyana roja duşanbeyê li kesên saxmayî û termên qurbaniyan digerin. Serok Biden sozên alîkariyên berfireh ji bo rizgarkirin û alîkariya devverên arteja Tirkiye û Sûriya dide. û xelkê cindrêsê li Bakurê Rojavayê Sûriya termên qurbaniyên artejê vedişêrin. دم باش و دخیل شبوه ویا ساغی و سلامتی جوارا دخوازه دگل برنامه دیا کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن سپیدایا روژا پنجشنبه و هر ایرو پنجشنبه لباجار انتابه ناوند ارتجا روژا دوشنبه عبوری کارو خوابات پاقشکرنا آواهین هرفتی دوام دکا و هجمار مریان لگوراجی درین حکومتی جه 14,000 درباز بویا. سروکی ترکیه رجب طیب اردوغان پیناسین کرکو پرزگریک ده برسوا روش آورته دهانه لگود جی کشو هوای دجوار زوستانی بویا سدم. اردوغان نها سردانا چند باجار رو دورین دین ارتجیان دیکا. تیمین آلیکاریان جدهان ولاتین جیهانی دگهنا باجارن راستی زیانا ارتجی بونا و به تیمین جهی راکاری جبو رزگارکرنا کسین دجیر آواهین هرفتی دا آسیمان دکن. به آلیکی دی و کار بدستین ترکیه دیبیجن او وشانا زانیارین شاش دکن آرمانچلی گروپک چاودیریا انترنیتی دبیجا کو تویتر هاتیا راگرتن کو جالی کارمندین هاوارچونی و ده حولین رزگارکرنی دا تینا بکار آنین. سروکی امریکا جو بایدن سوزا پشتگیریا تام یا حولین حکمت امریکا دا جبو آلیکاریا ترکیه و سوریا پشتی ارتحجین ویرانکر این روژا دوشنبه عبوری. دماکو ده چارشنبه سروک بایدن سردانا کارکران لویسکانسنی کری بایدن گود کو وی تلفون سروکی ترکیه رجب طیب اردوغان کریا او آگهداری کاری دیگل هفبند ناتوی کریا کو دی آلیکاریا پیشکشی ترکیه بکن. سبارت سوریه جی بایدن گود کو آلیکاری جهمو دوران رتین هنارتن بی کو ام بپرسن که او دور دجر کنترولات چه لعنی دانا. کمیسیون اروپی جی دو چهارشنبه گوتیه که سوریا دخوازه آلیکاری جیکیتیا اروپی کریا. وزیر درو امریکا انتونی بلینکن جی دی بیجا کو او لهمبر ارتحجا لترکیه و سوریه عمرنا به هزاران کسان براستی شاش و ماتمایی مایا. بلینکن گوت کو امریکا زیاتری 105 کارمندین هاوارچونی و کارمندین لزگینج بو رزگارکردنیشان دنه ترکیه وی گوت جی واشنطن دید روژین پیش داهین پیتر روحانی و زلالی بدل سرچاوانیا پیشگرتنا گلی ترکیه و سوریا کو او جی ویران بونه و گرا سرخوان. پارتیا دموکراتا گلان هدپی پارتیا باش دوا جهپا داهاتو و پارتیا کوماریا گل ناوندک کوردیناسیونا کریزی لانکری وکریا او لوی دری داخوازن هریما ارتحجن گهداری دیکا او چارەسەریان جبو چارەسەریان جی تفدگرا. پامنی دنگی امریکا ایوب دمیر جوود اف راپورت گهاندیا. پشتی ارتجین ترکیه پارتین سیاسی هشیاریدان و یکسر دناو بناترا خدا ناوندین کوردیناسیونا کریزی آوا کرن. آرمانجا وان ناوندا اوه کو دملدست کسین کو دبن کاول ارتجی دا مانه اوان رزگار بکن و پیوستیا وان بچه آلیکاریه هیه کوردینه بکن. پارتیا دموکراتیکیه گلان HDP، پارتیا باش، پارتیا دوا، پارتیا دهاتو، پارتیا کوماری یا گل CHP derin navenda koordinasyona krizi jidengi Amerika'ya ravekirin. Deprem haberini aldığımız şafak vaktinden itibaren genel Pişti ارتحاجی مکسل ناوندا پارتیا خواجبینه که بلد کرد و کوردیناسیون ناوندیا کریز بیگانی وک حتی با مجو خواج بو پیواجو هل بجارتن ریخستنه گربو تواهی آفان ریخستنان لباجار و نافچهان مکسر قلبان سر کوردیناسیون کریز ارتحاجه و دوی واریده جیم سرکفتی بون. پارتیا باش
baş ragahand ku ew ê du nexweşxane kon wê li Semsûrê damezirînin û di vê koordinasyona navendî ya krîzê da pêdiviyên mağdurên erdhejê çareser bikin. Bu süreç içerisinde en çok tabii talep Di nav vê pêvajoyê de herî zêde daxwaza xwarin û vexwarin û cil û bergan tê. Dîsa ji me re ji bo rizgarbûna ji bin kavlan cî dişînin û alîkariyê dixwazin. Li ser hesabên me yên medyaya civakî û telefonan xwe digihînin maseya krîzê. Me li Enqera, Stenbol, Merheş û Edenayê depoyên koordinasyona navenda krîzê pêk anîne. Partiya dahatû radigîne ku ev kareseta erdhejê li ser welatiyan bandoreka mezin vedaye. Ew jî bi vê navenda krîzê armanc dikin ku êşa mağdurên erdhejê kêm bikin. Wek navendên partiyên din CHP jî li navenda xwe koordinasyona merkezî ya krîzê damezrandiye. CHP li vê derê bi ekîbeka mezin yekser li ser qada erdhejê pêzanînan digire û vana bi şarederî û afadê ra dabeş dike. Piştî erdhejê hemû partiyên siyasî mêza qeyranê durust kirin. Agahiyê ku li ciyê erdhejê hatin, ewan li gorî wî jî stratejî çêkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. نها جي راستا خو بأمير دنجي أمريكا أيوب دمير لا أنكري وخججان فارقين لا مدي بمرنا أيوب أجي جموا دسبي بكمو بپرسم كاني چندي ناوندي كورديناسيونا كريزا ارتهجي ياكو اوبسيوني بيك آنيا سركتيا ودكارة آلي كاريان بجهينا دنجي ونايمن ألو داخل راستي أنا ألو فرمو عم قدريتك أيوب بلي أنا راستي بنوچه دجي ديار بو دوه ملگل وان تبعي قصه كر او پشتی هل بجار يعني پشتی ارتجي راستي يكسر اف کوردیناسیون چکرنه لدوه داره دا هم گازین جوان هيه دبیجن کو انا تشتكي مركزي هي او جي افاته انا ام جي كو دسكنن جي بيچيا ابايا افاته يعني ريبريا رسمي لفدري زيدت در كلابش لغوري في دري همو جيان دا کوردیناسیون تشکرن پارتی سیاسی جدی دبیجن کو يعني او تشتي كو رسمي در كنفش كارنا استنگي اجي در دخلن هوله جبوكو مثلا افات باوی که رسمی دو آلی دستلاتی دا تی خواستن که همه تشت سر افات وره چکرن لی او کوردیناسیون اکو برای و دبن افات تیرنا که جبوی جی لسر افات هم رخنه جهنه راستی دالی دن دا جیگا و انتماشه دکن yani gelek yan da yani eva resmi afat pır cihan da jî xwe nikare bigihîne partiye siyaset bêjin ku hin derfetê me hene rastî heke pêşiya me da astengîne ve em dikarin li wan daran çareseriyan çê bikin. بله باشه او پیامی کو دو هبو کو حکومت استانگی پیش توییتری دانینا او آژانس مروانی و آژانس آلیکاریا دی بیجن کو او توییتری بکارت این جبو کارن رزگار کرینی او چاوا بو نها توییتر هيا از باورت کنم Ana rastî yani çend rojberê diyar kirin îro li Meclisa Türkiye li ser rewşa awarte hevdîtineke ya ana berdewam dike encam dernekekiye. Yani Serokkomarê Türkiye Recep Tayyip Erdoğan gotu ku MSM rewşeka awarte damezirinin. Ji bo wî jî rastî pêşiya me da mesela ewek jî heye mesela kanûna dezenformasyonê heye. Heke eva derkeve li pêşiya çapemeniye da jî astengiyekê derdikine pêşî derdikine holê ji bo wî jî him Twitter ve him medya civakî ve him tiştên din de tevayî dikeve bin terevana yani astengiyekî derdikeve ana di Twitterê da kemasiyekeye yani firbaş naşi holê. Erdogan tedî pênasîn kir ku mesela ئاستەنگی هەنە لە پێش مەسەرێن هەوڵێن ڕزگارکردنی لێ دیسا ئەو خەتای دێخەستۆی کەش و هەوای دژواری زستانی هەیە چەندێ ئەv ڕاستە و ئەو هەوڵێن ڕزگارکردنی تێن ئاستانکردن ji ber سەرما و تەدی بەفراک و لە هەندێک جیهان باریە بله داخل راستی ana serma dikarin bêjin ku bandora herî xirab kesî herî xirab vedayê yani ana rewşa Enqerî jîga bendin berçem rastî vê derê de em nikarin derda bisekinin li wê derê xirabtir ana sermayeke
yani dibin sıfır da haf carna hayş penc derbastı be. Jibovici dibin kavla da keseku hene rasti tenduristi avan ali tenduristi ku jiyan avan heberdam dike xatere da berveji yani vi ali da havuldan ku derdi ke peş hatta diye ki dikarın biçin em dizanı ku yani ligori ku erima arteci da luçe ku tem desteme dikelim desteme da em dizanı ku gelek diyan da ana keşe hene alikari naçın pırci her kesek ne eser wan kavlan dibin wan kavlan dacı kesin zindi acı beden hene jibovici rasti ev keşe hani dikarın bejin ku keşe ka pırmezin dertikede peş kes nikare tiştekici beje ve arada kimasi mezin jali hükümet edacı dertikeven olay. Ayub Demir pamir denge Amerika rasta خوش Ankara بمرة بقول كي سباس ووينين ستلايتي كو ده چارشم جهانا وهنك وان وينين ديار دكن كاتشاوا ويراني قال كي مثلا بشتي فينا بري امي فقرن جوا وم هي دكن كوبا اميرمان خرجا فارقين جي بيواندي بوير باش باش بو مزان الورتش لامده تشي دبا وینای ستلایتی ین دو چهارشنبه هاتینا کشاندن مزناهیا زیانین باجرن ترکیان نشان دادن وینین جالیه ماکسر تکنولوژی و هاتینا کشاندن نشان دادن که چاوا ارتحاجا ویرانکر آل باشوری ترکیه تواهیا بلوکن آواهین باجران هلوشاندن هر وساجی کونن سپی ین روشا آورتا که هاتینا ودان جه قربانیان را دیار دکن دناف آواهین ویران کریدا تین نشاندان دیاره پیوندی دیگر پامیر دنگ امریکا خلیجان فارقین وگر یا خجی دمیت باش از خوازم بزنم کاتشتی داوی لجمتا لآمد چه هیا چه دبا بله دم باش داخل ام ایرو دسته وگریان شمسوری وگریان آمده هلبت پشتیکو مدیمان سمسوری باشاره دی ام دبین حمد خدا زیانا کل آمده چه بیه جئیو داره کمتره بچوکتره لدی ساجی لگوری خواه براستیجی آگر بمالا گله که بسادان مالباتا کتیه جبرکو حتی نها جسد پنجی زیدتر مروف میتوان جبنی کاولان هاتن در خستن یک جوان آواهیان از خوزم نشام دم لپشت من پشت حبله اوپتی آواهیه که کو سپاجی گلوبر خویاد کن نبوی گالریای مدنوشین خوی برداشت دست نشان کربو و آومه یعنی هولا سپیشین آمده که جبی سالا دیدتر تمنی هیه یعنی آواهیه که پرمزنه دو درده از کارم بجم که بلکیش 500 زیدتر خانی هنه دو بلوکی و حرفین دبنیو درته تخمین کرنیزی 200 مروف هنه که حتی نه هم مقابل جو داره کس ساق رزگار نبیه هر سال هر 20 آواهین دیجی لگرین دومن لایرو زانن 82 ساعت لسر در باس بیه دقال كو سرما وسقما كبر زيده هي دي ساجي خبرين كو جدورين باجار دي اذا بريمتين بشتي 82 ساعه جودري مالتك مثلا خطا رزقار بيه او هي بيد داك بالك البان راجز كاسين كو قرب الصاغ هبه اللي عنده دوما خالجان ام لوينين بشتا دبينين كو ديارة عطاراديك جيان وقريا عامدي متخاص بحثي شمره بحثي بكرتي بحثي هولن آلیکاریان و ارزگار کردنی بکی چندی او بلاستین کردن لدما کی کو وقتی گویی بترج بیشت 72 ساعت بسر ارتحاجی را در باز دبن. بله بگشتیش بوی آمده اسکارم بجم که براستی هرچقاس ریخستنین سیویل دو وقتی دما روش آورده دهات بونگرتن لی او رها ریخستنین سیویل لآمده به هیزش روژا پیشی ورده اوز بجم کارساز کارمند ریخستنین سیویل کوردناسیونه که چه کرن و آلیکاری خلقی کرن هر وسا بوی کوردناسیون هولین ورزشی هاتن و خطاتن خط مشفت شفالو داره بمینه يعني دقالكو اجبركو اردهيش هيجي دومن كاس نويره بكم مالخو لد اديه كي داجي وجيانا نورمال جي دومن كي كونجي دبينن هر كاس السركاري خو تاني دبستانج بو حتى كي هاتيه قرتن لين باجار دي داخل اسكرم بيشمكو مخابن اديكاري تاني روجا سيا وردا دقي هيشتا تشتك مثلا مال دو سمسوري دي دو اديكاري دهاتش 4 اليه
تركيا قاميون المازن هاتن لكورديناسيون تنبو يعني ريفبري تنبو مثلا امشون جسروجي دحب قاميون مازن هاتبون خوارن وخوارن جلك تشتدا هبون زلام اوكي روجنا مفانجمت برسد قلت قالوا مفانا تسمي كي بكن ام تشات كارن بيجن كسيكو حوجنا يعني ازبجم كسر مواطب لهم بري خونا ديديتن نا ولايات نا شارداري نا ازبجم رخصنين جدا يعني مخابن اسكار نتنه ابي قلتنا مننا ابي تشتك مالوي داري ديت خلق ولاد قلت الدوله بدرا السنفيدا ما يجبركو ام تو كسينا دردهش بري داخل بري هر كسي لشكر دغيشت سر خربا ندوي دبمن مدوي اردهش ده مقاله اشكر نديت روجي بيشي تيم هبون تيم بون اجبروا سدمه زيانه كما زوجي تشبيه مخابن الجي هندي لباجارني كاتشي دبا وهول تشان ما اخذ فرقين فهم دنجي امريكا امادي راس خب مره بقول كسباس ولنا فندا عرض هجا ويران كركو لباجاروكي بازاريجا يا مرشي بو هش تاج مركا زيدا يا ولاتيان دبن افاين هرفتي دا معنا ولبندا رزقار كرينا جور بامري دنجي امريكا عارف اصلا افرابورت شانديا افدر باجاروكي بازارجيكا مرشيه کو ارتجا ویران کاریا دسپیکی به پیله 7.7 لوی دره قومی بو. دما امکت ناوا کولان وی باجاروکی پرانیا آواهیان هلوشیا بو. تیوی کو چند روش سر ارتج درباز بویجی جبیلی چند آواهیان لسر پرانیا آواهیان هلوشیای تیم رزگار کرنه خبات ندا بو دسپیکرن. رونشوان وی دره دبیجن کو وی دره دناوا وکاولاندا دنگی جنو زاروکاتین و او چند جارا گازی تیمین رزگار کردن دیکن له هنجی ناین دیسانه و کند بینن او ظلام نه به تلفن او ساعتک زیاده یا دیسا به تیمین رزگار کردن و کته تکیلی و دبیجه ورن و درهن کسنه له هنجی چکز نهاتنه و او کسین کل بن کاولان در ناخن حالیمه دورو دبیجه کو او زاروک و جنین لبن خربیان دا جیران وانن و او پر خمگینن کو نکارن جبو وان تشتک بکن او نچار لبن دا تیمین رزگار کرنه نه لی تیوی کو بانگا وان کسنای هوارا وان تونن دولت اما تونه ایران کرمان جندین کسی نیست که هیله ناوه نه هر گل هیله ترکانه هیله کرمان جا کس تونه همچی نه مسلمانن همچی نه قولوی خواده نه اونا جن همین نه ام جن همین نه یعنی ما چه کریه ما دست خیاردم دریش کن پرانیا باجارو که بازار جکی کردن علوینه وان هنجی آلیکاریا خوارن و کنان نورگرتیه وان به درفت انخوا بوخا کن وگرتنه لی خوارن بزگرکی که مزنه درست راه پیرشان ایشیدا نه شیوان تشتنه نه چادر نه نان نه شیوا نه چای تشتنه بکشنا ما را بشنا وافتنه تشتنه نه تنه شیرتنه نه تنه ایشیدا سمر ایشیدا کسی درنا ایشیدا ها بس که بندنا تو کس یاردم ما نکنه هر تشک خورن نه همه دن ما باتونی ما وینن ما چادری ما وینن ما سایکن که هر چند را که و دبرما بیه هین کس ناتی ور پرس نکریه سرجمارا باجارو که بازار جکی نزی 7000 بو لین هاوک باجاره که والا دیار دکه لگور و نشفانان نه صدان کس دبن خربیان دا لبندا رزگار کرنه نه عارف اصلان دنگ امریکا بازار جکا مرشی وهر نها عمر فاروق باران دنگ امریکا لباجاروکی علی گورا لپاریزگاه رحای کو گلک لور زیانا ارتجی بر بزیانا ارتجی نکتیه لیدیسان خلکی باجارندین کو ارتجی ویران کرنا رو دکن علی گور و لور خانیان کری دگرن که عمر دن باش هونچا و روشا ور دکارن دنرخینن دم باش که داخل الویدری ایرو لرها هریم رها تیمین هاوارچونه کارن خبات خا قداندن ادی الور لگرینه و روزگار کرنه چه ناکن لگور آگاهی رسمی ین بردست الویدری سودو پنجه و سه آوایی ادی کس نکارته که و نک جوان هلوشیان نک قصر مزن دیدنه و لسر 19 کاولان تیمین هاوارچونه لگرین کرنه هن کس خلاص کرنه او ادی لبر نخبتن لرها به تواهی لگور آگاهی رسمی 107 کسان جان خاش دستانه
لی از دغازم وک افکار ما خجیجان فاطمی ببیجم شینی ودره یه سروج یه هرم رها علی گورد ناوبرا انتا بدای و علی گورد ناوبرا رها و انتا بدای و نزیکی سمسوره نزیکی آدیامانه شینی ودره دبیجن یه ما تعرتش چه نبویه یعنی ما وصلت هنا وسام حزيانه امنا كي قلتنا دبوكا سروجي دبجن امتني حزيانه چونكو دبجن كاوس وكريزا مزن لسام سوريا اونا لفيدري تبيكو او باجار هريما رها باش امرت الوربوي هريما رها بالي تدهول الوربوي روش الورشاوا ابو يعني تخص شو بحسي روشا وربك يعني ديال او نافاندي ارتجيبو الروشا يعني يا سمسوري او كاس جالك بغازن ان كود بيجن كو اليكارينا جينا ودري يعني اليكارين كود شنو ودري جي ين سيويل ولفدري لهريما رها هريما دياربكر جي انسان سيويل بدرفتين خا دبيجن راست لجماجي ارتش شيبويه لاو بخا تبيكو هريمن ارتجنا اونا ورموري خبر دكن ونان خبر دكن تبزه مي خبر دكن دبن سمسوره دبن اديامانه لفت درز دغازم بتشكي بيجم سروج دشته جلك تسن لناوندم باجاران تين لعليغور لسروج خانين كريديگرن شيني کوچبرين کوباني جي لبدري بجيبونه جبر ويجي لبدري قلبالغي كي زياده شدبه و بدسقسنا نان problem gerekmezler. Çünkü her haniyan neziki çel bence kes bu odayın buçuk adımının و herkese tefrneji çel bence nani behavra dikire و اوجد به تدما كاوسي هل مثلا بتني لور بلكو دي قالك باجارين دي او كريز هاي بتاع بيجي كريز بدس خصنا خوارني ونام بتاعبت عمر فاروق باران يدنج امريكا علي جور راست اخو مره بقول لك سباس بس خاش دمش لسر آستی برسوا حکومتی و اپوزیسیونی و هاولین و گراندنا جیانا خلکی پشتی ارتحجا ویران کر لی ترکیه امی وانداریا بریز تیب طمن جگری هف سروکی پارتیا دموکراتا گران هدپی و اندامی هدپی دی پارلمان ترکی دا دکن دم باش که تیب من دخواست ام بزان کنها بحثا راگهاندنا روشا آوارتا دی پارلمان دا تیکرن اوی ورا راگهاندن اگر بیر راگهاندن ویل بالتوایا ولاد بیان بتنی لحریم و باجارن كو راسي زرارة عرتجيبونا؟ بله دستپێک بە ڕێیا پرۆڕامەوە بەرنامەوە ئەز دەبێژن ji بۆ هەموو gelê me derbasî be û dîsa ji bo kesên lêzimên ku mirovên xwe winda kiriye ez sersaxiyê dixwazim ev keresatekî mezin e feleketekî mezin e li Bakurê Kurdistan û Tirkiye qewimî نها دوان کلیان دا روشا وارته دخازن لده باجارن که ارتهج لیچه بویه اعلام بکن چه دخازن به رنگی بکن یعنی ده اصل خود هوجهی به تشتکی وصانینه یعنی روشا وارته اون زانن لترکیه به تایبز جی دما دستلاتاریم برده جی لباجارن کردستانی اف رژیم حتی بو پیش ببرن ایروجی دخوازن ارتهج لیچه بویا پیش ببن پشتی که اردوان بانکر که اوه و رژیم ده باجارا اعلام بکه اما لگلک باجارا روزنامه‌گر هاتن بنچاف کرن پشتگیریا جبو مقدور هاته کرن هات آستان کرن کتونو در کتنا باجارا هات بسینور نشان ده که روش آورته بروش آورته حکومت یعنی رژیم AKP و MHP خازن که لوی در حقیقت و راستی بلا نبه كي طيب ما تخص فاندو بابتا تبليها بناكر مثلا كو روشا آورتا بالراغاندر مثلا مروفاني مثلا رزقاركري مثلا ونيادي جي ام زانن ديارا سروك اردوغان غوتيا كو اوي لغورا بيفان روشا آورتا بري سلادي بكا تو لسروينا بتايبتي كاريش بيجي بله يشخوا او تشتي از بحث كم او نمثلا من دخواست تيكالي هاولين رزقار كرنو هاولين مروفانينا كم بله فرمو لا ذاتا لهر ده باجار روشا هل عفات دبيجي روش لتركيا
قانون ترکیه در روشا هرمن آفات هرمن امبیجن کراست فاجعه خوازایی چبو او باجار به رنگی هاتن اعلان کرد نال همبره خبات و داره لهمبره امبیجن کاروبار و داره قد پیوستی یک به روشا وارتانی نه پیوستی بالیکاری هیا پیوستی به پشتگیری هیا پیوستی به هیا کو در فتن دولت و سفر برکن جبو وی که رژیم کنو نه وجه اجبر وی چند بیجن کو اما که هدف لدیجی وی کنه لمجلس جام دجبری خاطین زمان کو به وی رنگید خازن زختا زده بکن وی تشتیج با رژیم خوش با دستلاتاری خو بکن فرصت که اف 2016 اجدا وصابو 2016 دا بانگا روشاورتات کرن که سینور بله همو سازی و دزگه انسانی سیویل یعنی چانتی هاتن گرتن اویه که دوی نه روشا ارتهجی چیه روشا ارتهجی راستیجی لباجارا نه از کوردیناسیون کریزی یا نوندی دا مل انقره هم شوپینن آگاهین گلک خرابتن لوی داره لباجاران هنگ نافچه هنگ که هینجی پشتگیری نگشتیه آلیکاری نگشتیه باشا اتزانم و به پارتین اپوزیسیون را کوردیناسیون هیا و هفکاری هیا و جبوی کریزی لی هدفی بخوا چه لبره چه پلان هیا جبو آلیکاری خلکی لباجارن کو پرانیا کردان لور هذا بج روجا دسبيك حتى نهال لجاز همو سازي ودزگهين كردي ين كردستاني كورديناسيون كي هفش اواكر خبط السر سه اساسا تمشاندن يك لهر باجار كي كفلاكيت يعني كراسات ليچي بوي كورديناسيون كي فرح هاتيه بيكاني جبو تثبيت كرنا كسن بيوستيا و برزگار كرنه هيا پشتراجي باجار تركيا و باجار كردستان سرحد و آمده صدان وسایت مزن یم پشتگیریه که آلاوین خارن و خارنه آلاوین گرم کرنه توزانی زوستانه که دجوار هیا جبو اوالی کاری بگیجن جه خواه خبات تیمشاندن ما خبات که دجی ایرو راگهاند ام نها کسین خودی درفت واهی و کسین مغدور ام دگهینن هف جبو ویه که مگوتیه ام مالباتا بگیرن هف مالباتی که درفت ماله درفت خانی درفت خارن هی و مالبات آنجی کس و کسایتی که به خانی ماینه به مال ماینه به درفت ماینه اموان دیگیجین هف دو که گل کرد برین خواب دست خواه درمان بکه جوا کامه دوی چارچوه دا پشتگیریه بدهد بريز طيب تمال جيجري هف سلوكي بارتيا ديمقراطا قالان هدفي واندامي هدفي دي برلمان تركي دا قال كي سباس باش رزگار بوین ارتهجا ویرانکر لسوریه ده چهارشنبه ترمین قربانیین خواه و شرطن دما کو حولو خبات رزگار کرنی لجهن هر رفیجی هر بردوامن دیمن درونان کو کارمندن رخستیا کومن سپی لجندرسه لسوریه و شاندنه خویا دکن کو گور نو هاتنه کولان و خلق سویل بسر گورو لاشن کسوکارن خواه این و شرطی دعایا دکن هولدان آلیکاریه لسوریا جبر شر و بهفچونان کوالات پارچه کریا و بنسازیا ویجی ویران کریا راستی آلوزیان دبن هجمارا کشتین پشت راست کری لسوریه لگورا سازین حکومتی گهشتیا نزیکی 3000 هولین رزگار کرنی لباکوری روش آوا کو دیجر کنترول اثر هلدان دایا هرتی و پتر آلوز دبن رهبریا خسر لباکوری سوریا دست به هنارتن آلیکاریان کریا جبو دورین ارتهجی کوپرانی دیجر کنترولا لاین رکابریا سوری دنه پیامنی دنگی امریکا زانا عمر لقامش و نهار رستخب مره یا زانا دم باش او چه رنگی آلیکاریان کو رهبریا خسر دشین وان هریمین کو برزیانی کتن ولی دم باش دخیل جخوا ریوبری خسر حمله آلیکاری مروی جیرناوی به هفرش بو مروایی جبو دورین ویرانکری لباکور و روجاوای سوریه دست بکریه ایرو 4 میلیون لیتر مازوت تمنی گوک پیدیا هری سرکه یجبو وان دوران گو دویرو شاچله یا سخمیده هم جبو و گوهستنه هم جبو ترمپیلا هم جبو ترمپیلین گران یین بو او ویران کردن بدون عالی رزگار کردن یش بو رزگار کردن مروان
پێدیبیە کتر نزبوو پێ هەیە لێ حەفانەها ڕێبەریا خۆسەر ئەڤەیا ڕاگەهاند و دەهانسی و دێ کەمیۆنên سوتەمەنیê niha li dergehê Imcelûdiyê girêdayî min bicêgo deverên rêveberiya xweser di deverên opsiyona Sidî girê dide li wê derê heftan berî got em tevlî weşana sindî jî bibin rê niha dayîn ji aliyê opsiyonê ji aliyê Tirkiye ve got derbas bin her wiha di nava we alîkariyan de jî gon hene xwarin hene ji bo wê deverî hatin nişandin li heman demê de jî heman سوتەمەنی هەمان خواردن ji bo deverên jêrkontrola rejimê jî hatine hasilkirin li dergehê ewnê dadadiyê girêdayî bi rejima Sûriyê ve heta niha ew jî nehatiye li gorî agahiyan rêveberiya xweser ji bo dengê Amerîka ya tekez kir got ew ê van alîkariyan radestî rêxistina komên spî bikin û hûn rêxistinên sivî li wê deverê da ku lê wan qurbaniyan ran bela bikin lê heta niha eveya pêk nehatiye li wê derê sekirîne komên dar rê nadin got derbas bin. باش زانا rêveberiya xweser bersiva daxwaza hikûmeta Herêma Kurdistana Iraqê daye ku rê bidin derbazkirina alîkariyan ji wan herêman re? ببورîne ez deng nehat pirs Ez dixwazim bizanim ka rêveberiya xweser berî niha ku hikûmeta Herêma Kurdistana Iraqê daxwaz kiribû rê bide gihandina alîkariya ku xelkê wir dixwazin alîkariya kom bikin û bigehînin wê herêmê. Rêveberiya xweser bersiva wan daye yan ne? Belê dexîl ji xwe li borî agahiyên taybet ji dengê Amerîka re heyva sor a Kurd peywendî بانگ لرخصتن مروفيين هريما كردستان عراقي كرنا برياره قد بعض روشاد يعني جرك دو ضربات نبويا ايروجي حصانها ضربات نبونا جرك اليكاري مروفي هريما كردستان عراقي ضربات هرمن كرد سوريا ببن وجبه دري دبقو بربه هرمن كردان بالطاقه حلب وقت شيخ مقصود واشرفيه ورشاندن هم جبو دبر الليجي لسوريا يك حتى دم ام درباس هنا حطانها ابيك فيك نهاتيه او اليكاري درباس نبود بله زن عمر په امر دنګ امریکا ژ قامش نو راستو خو مره بوګل کې سپاس او بلین صالح له برګي لګل رودا وکاندا میوانی کی هي او شیکورنوي کې دکاتن بسر ګوتاري سالانه سروکی امریکا لا کنگرس دا پێش دوو شەو. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا سەرۆک بایدن بەشێکی زۆری وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکای تەرخان کرد بۆ باسکردنی ڕەوشی ناوخۆی ئەمریکا و زیاتریش جەختی لەوە کردەوە پێویستە کە لێنی ناکۆچیەکانی نێوان کۆماریەکان و دیموکراتەکان کەم بکرێنەوە. هەمووتان دەزانن وەک منیش ئاگادارم لەمە خەڵک پەیامێکی ڕوون و ئاشکرایان بۆ نردوین ناکۆچی لە پێناو ناکۆچیدا ململانێ لەسەر دەسەڵات لە پێناو دەسەڵاتدا قەیران لە پێناو قەیراندا نامانگەیەنە هیچ شوێنێک. ساڵانە سەرۆکی ئەمریکا وەک بارێکی باو لە مانگی یەک یان دوودا وتارێ لە بەردەم کۆنگرێسی ئەمریکادا پێشکەش دەکا سەبارەت بە ڕەوشی وڵات. دکتۆر بیلال وەهاب لە نێوەندی واشنتۆن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر بیلال زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. بە کورتی پێم بڵێ سەرنج و ڕای خۆت چی بوو لەسەر وتاری ساڵانەی سەرۆک بایدن؟ بەیانی باش کاک بەڵێن ئەم وتارێکی زۆر ئیجابی بوو بۆ معنایی کە بایدن دەیویست چاکەکانی خۆی سەرکەوتنەکانی لە 2 ساڵی ڕابردووە بەبیر گەورەترین گوێگر و بینەر کە سەرۆک ئەیبێت لە ساڵێکە ئەمە بەبیریان بخاتەوە لەلایەکەوە و لەلایەکی ترەوە بۆنی ئەوەی لێداهاتکەوە خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی کە جارێکی تر لە کێبڕکەی سەرۆکایەتی تا بەشدار بێت بۆ زۆر گرنگی بە بابەتە ناوخۆیەکان دەدات نەک بە بابەتی سیاسەتی دەرەوە چونکە بابەتە ناوخۆیەکان هەمیشە گرنگترن بۆ پرۆسەی هەڵبژاردنەوەی سیاسی و کەمپینی تازە بۆ 4 ساڵی تر بۆ زیاتر بۆنی سیاسی لێدەهات. لەسەر پرسی سیاسەتی دەرەوەی دوای دێنە سەر ئەو پرسە بەڵام جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵی سەرکەوتنەکانی 2 ساڵی ڕابردووی ئەو سەرکەوتنانە ئەوە دەگرێتەوە کە کلێنی جیاوازی و ناکۆچیەکان لەگەڵ کۆماریەکاندا نزیک بووبنەوە لە یەک یا کەمی کردبێتەوە ئەو دابەشبوونەی کە لە ئەمریکادا هەیە. سەرۆک بایدن چی کردووە لەسەرەوە؟
ڕاستی ئەم دابەشبوونە قوڵە لە زمانی ئۆباماوە زیاتر بە قوڵ بوویەوە و دەرکەوت، بەڵام بینیمان لە کاتی ترامپا زیاتر زەق بوویەوە و ئێستش بە هەمان شێوە بەردەوامە. بۆ نمونە سەرۆکی کۆنگرس کە لە پشتی بایدنەوە دانیشت بوو نزیکی 15 دەنگی بۆ درراوە بەست بۆەوەی کەوا جارێکی تر ببێتەوە نوێنەری جمهوریەکان، کەواتە حزبی جمهوریەکان لە ناو خۆشیانە ئەم ناکۆکییان هەیە. بۆیە مەسلەی یەکگرتووی هەرخۆی خطابەکە ناوی State of the Union باسی یەکگرتووی تایە، بۆیە هەمیشە مەسلەی یەکگرتووی ئەمریکا بە گرنگ باسەکرێت. بەڵام ڕاستی کێشەکان لە ناو خۆی ئەمریکا وەکو کێشەی سیاسی، کێشەی کللتوری لە بینی ڕاست و چەپ، لە بینی لیبرال و کۆنسەرواتیڤەکانە هێشتا هەر قوڵە. ئەم جیاوازی ناکۆکیانە ئەڕۆن تا ساڵی 2024 و هەڵبژاردننی سەرۆکایەتی؟ لە ڕاستیە بۆیە خاڵی مەسلەی ناوخۆیی، مەسلەی ئابووری، مەسلەیەوەی کە دەبێت شتەکان مەیدنە مەرەکا بێت، ئەو وشەیە یاخود ئەو چەند وشەیە کەوا لە هەمویان زیاتر دووباری کردەوە بایدن ئەوە بوو کەوتی فینیشینگ دە جاب، دەبێت ئیشەکانمان تەواو بکەین. کەواتە زیاترەوەیە کە ئەمریکا ناتوانێت لە جیهانە بەهێز بێت ئەگەر لە ناو خۆیان لاواز بێت. بۆیە جەختکردنەوە لەسەر بابەتە ناوخۆییەکان بەڕای من هەوڵێکی بایدنە وەکو کەسێکی بەتەمەنەوەکو سیاسیەکی خاوەن خبرە کە بوێ کارە ئەساسێکی بریتی بێت لە چاکردنەوەی ماڵی ناوخۆی ئەمریکا. لەسەر دۆسەی سیاسەتی دەرەوەی دەگەڕێمەوە بۆ لات. سەرۆک بایدن لە دۆسەی سیاسەتی دەرەوەییدا لە وتاری ساڵانەی خۆیدا هیچ ئاماژەیەکی نە بە عێراق، نە بە ئێران، نە بە تەنانەت کۆریای باکوور یان ئەفغانستان نەکرد. ئەلبەتە کۆماریەکان ڕەخنەیەکی ئێجگار توندیش لە سەرۆک دەگرن لە وتارەیدا. داگیرکاریەکانی پوتین تاقیکردنەوەی سەردەمەکانە، تاقیکردنەوەیە بۆ ئەمریکا و جیهان. ئای ئێمە وابەستەی پرەنسیپە بنچینەیەکانین، ئای ئێمە پشتیوانی لە سەروەری دەکەین، ئای ئێمە پاڵپشتی مافی گەلانین تا ئازادانە و دوور لە سەرکوتکاران بژین، ئای ئێمە وابەستین بە پاراستنی دیموکراتی. بەڵێ ئەمانە هەمووی گرنگن بۆ ئێمە چونکە ئاشتی دەپارێزین و ڕێگر دەبین لەوەی شەڕانگێزەکان ببنە هەڕەشە و مەترسی بۆ سەر ئاسایش و گەشەکردنیش. لە دەرەوەی سنوورەکانیشمان لە ئەفغانستانەوە بۆ ئۆکراین، لە کۆریای باکوورەوە بۆ ئێران، لاوازیەکانی سەرۆک بایدن و وڵاتەکەمان و جیهانیشی خستۆتە بەرمەترسیەوە. ڕەتکردنەوەکانی سەرۆک بۆ بەرەنگاربوونەوەی وڵاتی چین کە گەورەترین دوژمنمانە کارێکی مەترسیدار و جێی قایلبوون نییە. دکتۆر بیلال لە وتاری ساڵانەی سەرۆکدا تەنانەت ئاماژەیەکیش نەکرا بۆ کارەساتە سروشتەی لە سووریا و لە تورکیادا ڕووی داوە. چییە هۆکارەکە؟ هەڵبەتە بەڕای من ئەمە هەڵەیەک بوو، یەکی گەورەترین هەڵەی ئەم خطابی سەرۆک ئەوە بوو کە لایکەم لە ڕووی مرۆڤایەتیەوە دڵنەواییەکی ئەم هەموو هاوڵاتی کە بە تایبەتی لە سووریا و لە تورکیا بەهۆی ئەم بوومە لەرزەوە لە ئازارە ئەژین، بۆیە بینیمان بێ ئەوە یەکسەر کۆشکی سپی هەوڵیدا وەک بڵێ جۆرێک ئەو بۆشایە پڕ بکاتەوە، چونکە پێوەی دیار بوو کە ئەمە هەڵەیەکی گەورە بوو لە خطابەکەیدا. بەڵام لە هەمان کاتە ئەم بابەتە خۆی هەر ئەم وتارە لە ڕووی سیاسەتی دەرەوە لاواز بوو. باسی چینی کرد، ڕاستە باسی جەنگی ئۆکرانیا و رووسیای لە ئۆکرانیا کرد، بەڵام لە دوور و لە نزیک باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەکرد، ئاماژەیەکی بە مەسەلەی ئۆپێک و بە مەسەلەی وزەدا. بەڵام دوور لەوە ئەمریکا ئەو وڵاتەیە کە بەناو کەوتۆتەوە ناو خۆی بە وڵاتێکی زلهێز لە ساحین و دەوڵەتیە نابینێت و مەلەفە داخلیەکان وایان لێ هاتووە کە زاڵن بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا. بەڵام باسنەکردنی لە هەمان کاتە باسنەکردنی سیاسەتی دەرەوە لە ڕاستیە سیاسەتی بایدنە. بایدن سەرەتا کە هات بە تایبەتی دوای 4 ساڵەکەی ترامپ باسی کرد ناوخۆی ئەمریکا، یەکڕێزی ناوخۆی ئەمریکا لایەکەوە و بۆ ئەوی بتوانێت بەرەنگاربوونەوەی کێشە گەورەکانی وەکو چین و وەکو رووسیا بکات، پێویستە یەکەم لە ناوخۆی خۆیان بەهێز بێت لە ڕووی ئابووریەوە و دووهەم ئەم چەند ساڵی لە 11 سپتەمبەرەوە تا ئێستا ڕوویەکی زۆری بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە لەمە کەم بکاتەوە بۆی کەوا
سەری قاڵ بێت بۆی کە فریایی چین و وەکو جنابیش داماژە و پێکرد دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی هیچ شتێکی تیادا باز نەکرد ئەکری ئەمەوە لێک بینەوە کە بۆ لەمە و دوایە هەر هیچ نەبێ بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە دۆسەی وڵاتەکانی وەکو ئێران وەکو عێراق ئەمانە ینی ئەو گرنگی نەماوە لە استراتیژێتی ئەمریکا ئەو باەخەی کە پێشتر پێدرا ئێستا بەو شێوەیە لێ ناڕواندرێ بۆ ئەگەربی تەقیمی سیاسەتی دەرەوەی بایدن بکەی لە ڕاستیە سەرکەوتنی گرنگی هەیە یەک لەوانە ئەوەیە کە تەحالوفی ناتۆ کە لە زمانی ترەمپ پەتاو هەڵوەشا بوو جارێکی تر تۆکمەی کردوتەوە بەرامبەر بە چین سیاسەتێکی تۆز بەڵانسی هەیە کەوا بۆ نمونە سارە هەکەبی کە ئیسە باست کرد چین بە دوژمن باسەکات بەڵام بایدن بە دوژمن ناوی چی ناهێنێت بەڵکو بە ڕکابەر ناوی ئەهێنێت بۆیە جۆیە لە تەوازن دروست بۆتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ نمونە نرخی نەوت و وزەی نێودەوڵەتی جۆرێک لە سەقامگیری بەخۆیەوە بینیوە بەبێەوەی کەوا ئەمریکا لە ئۆکرانیا ڕاستە و خۆشەڕ بکات دەرەکەی رووسیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەڕوات ئەمانە هەمووی سەرکەوتنن بۆ بایدن بەڵام کاتێکەوە بایدن دەوێت باسییان نەکات بڕای من هەر ئەم خاڵانە جەخت دەکاتەوە یەکەمەوەیە کە دیموکراتەکان دەیانەوێت ببنە حیزبێکەوە دەیانەوێت وا دەرکەون کە ئەمریکا لە ناوخۆیە ئاوەدانەکەنەوە و خاڵی دۆمیژەوەیە کە پێشیش ئاماژەم پێکرد لەوە ئەچێ بایدن بیەوێت لە ڕێی ئەم وتارەوە سیگنەڵی ئەوە بداتکەوا دەیەوێت جارێکی تر بۆ 4 ساڵی تر خۆی هەڵبژێرێتەوە وەکو سەرۆکی ئەمریکا کە ئەمە کەوتە ژێرگلەیەکی زۆرەوە چونکە بەڕاستی مەسەلەی تەمەن خەریکە تەواو بە بایدنەوە دەرێت بەڵام دکتۆر ینی من پرسیارەکەی من با بڵین بۆ عێراق لە ئێستادا شاندێکی عێراقی لە واشنتنن ینی سەرۆک بایدن هیچ ئاماژەیەکی پێ نەدا لە کاتێکە کۆمەڵێک گرێکوێرە لە نێوان واشنتن و بەغداددا دروست بووە ئەم بابەتانە لەوە چه پێش 10 ساڵ لە مستەوای سەرۆکی ئەمریکا بووبن بەڵام ئێستا لەم زەمانە تازا وەکوتم لە بەرزبوونەوەی چین و لە بەرزبوونەوەی رووسیا و لەم شەڕێک کە لە ئۆکرانیا ڕوئەدا لەلایەکەوە و لە چاو ئەم هەموو کێشە ناوخۆیەکەوە لە ناو ئەمریکا هەیە بە تایبەتی لەسەر مەسەلەی ئەم هەموو کولفە زۆرەی کە مەسەلەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئەفغانستان و بە عێراقەوە لەسەر بوجەی ئەمریکا بووە بایدن دەیەوێت بڵێت ئەمانە ئیتر لە مستەوای من نین و دەیانداتە جێگر دەیانداتە وەزیرەکان بەڵام خۆی بە سیاسەتی دەرەوە وەکو پێویست مشغول ناکە هەرچەنە خۆ بایدن یەکێک بۆ لەو سەرۆکانەی لەو کەسانەی کە قاڵە بەڕاستی لە سیاسەتی دەرەوە هەمووکو جێگیری سەرۆک ئۆباما بۆ ماوەی 8 ساڵ و هەمووکو سەرۆکی لێژنەی سیاسەتی دەرەوە لە سەناتی ئەمریکا بەڕای من ئەمە هەڵە نییە بەڵکو ئەمە بەقەستە ئەی بۆ ئێران چۆن ئێمە ینی وەکو دەبینین ئێستا کارەساتێکی سروشتی لە سووریا و لە تورکیا دروست بووە لە کۆماری ئیسلامی ئێرانیشدا بە هەمان شێوە کارەساتێک هەیە ڕژێمێکە یەک وڵاتی کردو بە زیندانێکی گەورە سەرۆک بایدن ئاماژەی بەوەش نەکرد هەڵبەتە ئەمە ڕاستە ئەمانە ینی ئێمەمانان کە وا فێرین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی گرنگیەکی زۆری هەبێت لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە کاتێک کە سەرۆک بڕیاریدا کە سیاسەتی دەرەوە بەشێکی سەرەکی نەبێت لە وتارەکەی ئیترە کاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەگوڵی زیاتر دواکەوێتمان کرد بەڕمونە ئیسرائیل کە هاوپەیمانێکی گەورەیە ئەوانش گلەی بۆچی ناوێن لە کولەکەی تڕیشانە هاتەم کارە بەڵێ دکتۆر بیلال سپاس و پێزانینم زۆر سپاس دەکەم ئەلبەتە عزیزان سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون. بەڵێ دادگای فدرالی عێراق و دانوستاندنیان توێش لەگەر سکاڵایەکی هەندێک کاربەدەستان لە هەرێم دەکەن دژی هەرێمی کوردستان کە داواکاریەکە لەسەر ئەوەی کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی هەرێمی کوردستان نادەستوری بێ دادگا بڕیاریدا کە لە مانگی داهاتوو مانگی سێ بڕیار لەسەر ئەم دۆسیە بداتن ئێستا ڕاستە خۆت پامیری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵمانە بۆ ئەوی بزانین کە ئایا ڕای بەرپرسانی هەرێمی کوردستان لەسەر ئەو فشارەی دادگای فدرالی عێراق چییە؟ دەخیل دیارە بڵێ دەخیل دیارە ڕای بەرپرسانی هەرێمی کوردستان دەکرێت بڵێن لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکان یاخود بەشێک لە پەرلەمانتارانی سەر بە لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکان لە پشت جوڵاندنی هەندێک لەم دۆسیانەوەن کە ئێستا لە دادگای فدرالیەوە تاوتوێکرێ
بەڵام ڕای بەرپرسانی هەرێمی کوردستان واتە ئەو پارتانی کە لەگەڵ لایەنە شیعەکانە هاوپەیمانێتیان هەیە بۆ پێکێنانی حکوومەتی ئێستای عێراق ئەوان پێیان وایە بڕیارەکانی دادگای فدراڵی عێراق زیان بە ڕێکەوتنە سیاسیەکان نەگەیەنیە و ئەکا کە ڕێکەوتنە سیاسیەکان وە خۆیان جێبەجێ نەکرێنەوە بەشێکشان پێیان وایە فشارەکانی دادگای فدراڵی عێراق بە شێوەیەک لە شێوەکان زەختێکی سیاسیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان زیاتر لە قاڵب بدرێەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی لە مەلەفی نەوت و گازە تەنازولی زیاتر پێ بکرێ بۆی ئەوان بەگشتی بڕیارەکانی دادگای فدراڵی پێیان وایە تەوقیتی دانیشتنەکانی دادگای فدراڵی عێراق جێی گومانێکە هەر کاتێک ناکۆکیە بێ لە بینی عێراق و هەرێمە درشا پرسیارەکە لەوەدایە ئەمە ئەبن بەهۆی ئەوەی هەڵوەشانەوەی ڕێککەوتنەکانی نێوان هەرێم و بەغا لەسەر دامەزرانی حکوومەت کە ئەمە بەشێک لەوانە بوو. دەخیل دیارە من قسەم لەگەڵ بەرپرسانی عێراقا کردووە و مقابلەی یەکێک لە بەرپرسانی عێراق ئێستا لەسەر وێبسایتی دەنگی ئەمریکای ئەوان باس لەوەکەن کە ڕێکەوتنی بینی لایەنە کوردی و شیعەکان ڕێکەوتنێکی استراتیژی مێژوویە لەوە گەورەترە کە بەم مەسەلانە تێک بچێەوە باس لەوەکەن کە بڕیارەکانی دادگای فدراڵی بڕیاری یاسایی نەک سیاسی ئەوان لە ڕووی یاساییەوە بۆیان نییە تەداخل بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا بەرپرسانی هەرێمی کوردستان ڕوانیان جیاوازترە بە دەریشینە بڕن پێیان وایە تەوقیتی دانیشتنەکانی دادگا بۆنی سیاسی بوونی بڕیارەکانی پێوەدیارە بۆیە بە دڵنیاییەوە بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان پێیان وایە کە فشارەکانی دادگا کاریگەریان لەسەر ڕێکەوتنە سیاسیەکانە بێت. دەشاد ئەنوار پامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مامووی زۆر سوپاس. لە چەند دەقێن دوماهەیە بە بەرنامەی ئەزڕوو بکەم جەمتا ئۆزلەم یاساک دەمەکە پێداچۆنی یان شۆپاندنا دەنگ و باسان دکە لەسەر ڕەوشا تورکیا چی هەیە بەتایبەتیشی لەسەر مەسەلە ئالیکاریە ئەمریکا؟ بله براستی داخلوکی تجی راگهاند آلیکاریین امریکی و ولاتندن یکتی اروپا هر کود چه زیاده تر دبه جبرکو روشا خراب و ویرانکار هر روش پرتر زلال دبه هم لترکیه هم لسوریه جی بردفکه وزارت بریوانی امریکا راگهاند کو امریکا کشتیک شر بشینه ترکیه کو با آلیکاریا و بگوستنی تیمان آلیکاریه بکه هر وها ناوندا بنگها انجیلیک یا اسمانی یا لعادانا کنیزی حرما ارتهیجیه جدو ایواره ده وک ناوندا وگوستنا آلیکاریام این تا نتویی تی بکاران. البته ناوندن لشکری جیتیم بکارین با خدمت المروانی دمی کارساتن. اوزم دخواست بزنم یعنی برسوا جهان بتایبەت ڕێخستنین مرۆڤانی و ڕێخستنین ساغڵەمیێژی بتایبەت سەر مەسەلا بریندار ئەم ڕەحسە بەحسا کوشتیا دەکەن بەحسە زراری دەکەن لێ بریندار ژمارە برینداراژی گەلەکە ینی چی تێکردن ji bo ku ئەو بێن چارەسەرکردن؟ بله داخل ئیرۆ سێرس بێ بەرپرسی ساغڵەمیە جیهانێ تتروس اداهم ل ناوندا گشتی یا ڕێخستنی پرس کنفرانسێک لەوی واریدا دارخست و گوت کو لەگۆر ئاگاهیên di destê wê da wan dê zêdetirî 6,000 birîndar hene û bo niha sê balafirên pêdiviyên emeliyatan û operasyonan hene û bijîşkî şandine her wiha rêxistina saxlemiyê 3 milyon dolar ji fona lezgîniyê veqetandiye û her wiha heftê û heft tîmên navneteveyî yên saxlemiya ji bo birîndaran gihîştiye Tirkiye. باشە ئۆزدەم ئەتزانم تو مەسەلا ڕاگەهاندن و میدیای و ڕوومالکردنا ڕەوشە تەنگاویان ڕوومالکردنا مەسەلەن ئارتێژێ گرێدای ئارتێژێ گەلکی دشۆبینی ئەز خوازم بزانم کو ڕاگەهاندنە جیهانی چاوە ڕوومالاوی چاوایە. بله ام دکانم به زلالی بیجن کو ادهیجا ترکیه و سوریه هر دو جل براستی هری زیدتر یا ترکیه دروژه و یکی یا مدیا ناونتوی یا ترکیه ده ده آژانسین سرکی ده لی تگوتن کو هجمارا کشتی و برینداران مخابن اوی هر بچه بزیده ببن لی گریدایی و دراجی آلوزیا روشا سیاسی یا ترکیه جی اوی گوهرتن ورن چکرن و گلک پرسکریک ورن درکبن هولی. يعني ما بيست طيب تمام بحثي هندي ديك مثلا اوارتكو اردوغان دخاز رابغه هنا
کاریگەریاوی خراپە لەسەر مەسلەی ڕاگەهاندن و مەسەلە ڕووماڵی بله وکی کو مدو روز میوانه منجی هبون ایرو ایبشی تدی پیامنامه گود مس خستن سربخوی اینترنتی دو راگواندن کو هم فیسبوک هم جی تویتر با دمکی حتی استن کرن لترکیه و evji bu sedama gelek rexneyam و هر وها کاربدستن ترکیه جی راگواندن کو وان به تویتره جوینکی 6 ساعتی کرنه و تی ادعا کرن کو ترکیه دوی جوینه دا خوستیه کو هنگ حسابین تویتره ورن استن کرن و سخویا دکه کو ev alozı ve berdewam bekede. دگل هندی جی کو تویتر تیب کارینان جبو خدماتین رزگار کرنا خلکی دا بچندی جی امتن داویا برنامه کرد کنکشن یا ایرو حتی برنامه بی روزا یکشنبه هر شادو بختور بنو خدا حافظ. Thank you.